دیارە بۆ مەبەستە دەچینە لای زۆربەڕست کارزان ڕستۆ سەرۆکی لقی هەولێری کۆمەڵی کرێنشینانی کوردستان سەبارەت بە چارەنووسی دروستکردنی 20,000 یەکەی نیشتەجێبوون و دابشکردنی زەوی بەسەر کرێنشیناندا بابزانین چارەنووسی دروستکردنی ئەو یەکە نیشتەجێبوونانە کە بڕیار بوو بەسەر کرێنشینان و کەسانی کە هیچ خاوەن هیچ یەکێکی نیشتەجێبوونین بزانین چی لێ هات کاکەزان سڵاو لێ بێبانیت باش. سڵاو لە جەنابشت بێ و ینی باش زۆر سپاس. کاکەزان بڕیار بوو کە 2 ساڵ بەر لە ئێستا سەرۆکی حکوومەت بڕیاری دروستکردنی 20,000 نیشتەجێبوون و هەروەها زەوی بەسەر کرێنشینان دەخۆ کەسانی کە خاونێکی نیشتەجێبوونن. ئێجا دەمێ بزانم ئەمە چی لێ هات ئەم یەکانە دابەشکران دروستکران؟ سپاس بۆیەوە. دیارە 2 ساڵ بەر لە ئێستا سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئەو کات بڕیاریدا و دەستێوە بەرهێنانی ڕاستپارت بە دروستکردنی 20,000 یەکەی نیشتەجێبوون بەداخەوە ئێمە ئەو کات وەکو کۆمەڵی داکۆچی لە مافی کرێنشینان ناومان لەو بڕیارەیە یاریکردن بە هەستی خەڵک لەبەرەوەی لە پێشتردا دەیان پرۆژە بە نیوەچلی بەجێماوە کە حکوومەت نەیتوانی ئەو پرۆژانە تەواو بکە ئاخۆ چۆن دەکرێت تۆ دەیان پرۆژە بە نیوەچلی بەجێ بمینێ بێ بڕیار لەسەر دروستکردنی 20,000 یەکەی نیشتەجێبوون بدەی. دیارە ئێمە مانجی 2 ساڵ تێدەپەڕێ بەسەر بڕیارەکەی سەرۆکی حکوومەت ئەو کات ئێمە ناومان لێنە کە ئەو کابینەیە زۆرترین بڕیاری لێدراوە بەڵام هیچی کردداری نیە هیچی جێبەجێ ناکرێت بەداخەوە بۆیە ئێمە ئەو کات خەڵکێک دڵی خۆش بوو کە خەڵکی کرێنشین بە بڕیارەکەی دڵخۆش بوو بەڵام کە دەگەینە ئەو مەودایە کە ماوەی 2 ساڵ بەسەر بڕیارەکەی بەڕێز سەرۆکی حکوومەتدا تێدەپەڕی و ئێمە ناومان لێنە یاریکردن بە هەستی کرێنشینان تۆ کاتێک بڕیار دەدەی کرێنشینێک دڵخۆش دەکەی بەوەی کا یەکەی نیشتەجێبوونی پێدەی بەداخەوە دواتر جێبەجێ ناکەی و ئەمە دیارە ئەو گرفتێکی زۆرەوە ساڵەهای ساڵە لە حکوومەت لە کابینەیەک بە دوای یەکەکان ئەو بڕیارانە و ئەو جۆرە بەڵێنانە بە خەڵک دراوە بەڵام بەداخەوە و هیچیانی جێبەجێ نەکراوە بە تایبەت کە ئەو یەکانی بڕیار لەسەر دروستکردنی دەدەن بۆ خەڵکی کرێنشین و کەم دەرامەت بەداخەوە ئێمەگە بگەڕێنەوە سەر شێوازی دروستکردنی یەکەی نیشتەجێبوونەکان ئێمە لە شاری هەولێر زیاتر لە 115,000 مۆڵەت بە یەکەی نیشتەجێبوونی کۆمەلگا سوتیەکان درایە بەڵام بەداخەوە هیچی بۆ کرێنشینان نەبووە و هەمویان مۆڵەتیان پێدراوە هەمویان کەوتونە بواری جێبەجێکردن بەڵام بەداخەوە کاتێک بڕیارێک لە بۆ یەکەی نیشتەجێبوونی کرێنشینان دەردەچی بەداخەوە تەنها بڕیار دەبی لایانی کردداری جێبەجێ ناکرێ. ئێدی ئەمە دیارە کە حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەت کابینەینەوە ئێمە زۆر زار تێڕوانینمان کردێت کە زۆرترین بەڵێن و بڕیاری لێدراوە بەڵام هیچی جێبەجێ ناکرێ. ئاخۆ تۆ بڕیار لەسەر کێشەی مەوزوعی دروستکردنی 20,000 یەکەی نیشتەجێبوون دەدەی ئەوە بوو لەو 20,000 یەکەی نیشتەجێبوونە 4,100 یەکەی نیشتەجێبوون بە بەر هەولێر دەکەوت بەداخەوە و لە پێشتریشدا بڕیاری دروستکردنی یەکەی نیشتەجێبوون درابوو لە هەولێرەوە دیارە و پرۆژانە لە پێشتریشدا جێبەجێ نەکرابوو. بۆیە ئێمە هەمیشە وە کۆمەڵی داکۆچی مافی کرێنشینان وەکو پردێک لە بینی هاوڵاتی حکوومەت هەمیشە تانەمان لە بڕیارەکانی حکوومەت گرتووە لەبەرەوەی وەکو پێویست جێبەجێ نەکراوە بەداخەوە یعنی ئێمە ساڵەهای ساڵە بڕیار لەسەر دروستکردنی شێوازی یەکەی نیشتەجێبوون و دابەشکردنی زەوی دەدرێت بەڵام بەداخەوە وەک دەبینن تا ئێستامە 2 ساڵ و چەند مانگە کە تێدەپەڕین و تا چەند مانگێک بەسە بڕیار و بەڵێنەکەی بەڕێز سەرۆکی حکوومەتدا تێدەپەڕێ بەداخەوە تا ئێستا هیچی لێشین نەبووە. بەڵکاتە لەو 20,000 یەکەی نیشتەجێبوونی کە بڕیار بوو بەسەر کرێنشیناندا دابەش کرد هیچ یەکێکی لەوانە دابەش نەکراوە یاخود هەر دروست نەکراوە پرۆژەکان هیچی نەچۆتە بواری جێبەجێکردنەوە. دیارە ئەو 20,000 یەکەی نیشتەجێبوونە سەرجەم هەرێمی کوردستان دەگرتەوە 20,000ەکە دابەشی سەر شار و شارۆچکەکان بووە بەداخەوە لە چەندین شار و شارۆچکەکە تا ئێستا زەویشی بۆ دابین نەکراوە نەخا بڵێن دروستکراوی تا ئێستا زەویشی بۆ دابین نەکراوە و هیچ وەبەرهێنەرێک ئامادە نییە بەو بڕیارە و بەو بڕەپارەیە کە حکوومەت دابینی کردە دروستی بکات و ئەوەش دەگەڕێتەوە سەرکەم تەرخەمی حکوومەت لە بەوەی لە پێشتردا بڕەپارەیەکی دیاری کردبوو بۆی 20,000 یەکەی نیشتەجێبوون دروست بکرێت بەڵام بەداخەوە دیارە لەو بڕەپارەی پاشگەز بوویتەوە دیارە ئێستا بڕێکی کەمتری داناوە و هیچ وەبەرهێنەرێکیش ئامادە نییە بەو بڕەپارەی 20,000 یەکەی نیشتەجێبوون بەو شێوازە و بەو کوالیتی ئەوان دەیانەوێت دروست بکە و کەم تەرخەمێکە لە حکوومەتە چکە کاتێک مەرجەکەیە لە دەستەوە بەریان کاتێک تۆ باسی کوالیت و شێوازی دروستکردنی یەکەی نیشتەجێبوون دەکەی و دەبی قەبارەی پارەکەی تەخمینەی پارەکەی بە ژێرەی یەکەکەی بی بۆیە ئەوان دیارە بڕی پارەی دیاریکراویشیاندانە ئەو کات بە جێرەی مەساح بوو دیارە
ئەو یەکەی نیشتە جێبوونانە بە قەبارەی شوقە بوو لە 8 متر دەستی پێ دەکرد تا 120 متر و بە شێوازی برێن نفوسی خێزانەکەی واتە چەند عدد لە خێزانەکەی ئەوەندە بڵێن 120 متر یاخود 100 متر یاخود 80 متری بەبەر دەکەن و لەوەشیان سیرتر بڕەپارەکەش دیاری کرابووکە لە خەڵک وەردەگیرەوە ئێمە وەکو کۆمەڵات تانەشمان لەوە هەبووکە خەڵکە کە کرێنشینە توانای پێدانی کرێخانوو نییە ئەوان ئەو بڕەپاری کە دیاریان کرد 6,000 دلار بۆ کرێنشینان گەلە زۆرە سەرباری وێ کە ئەو بڕەپارەشیاندانە بەداخەوە یعنی نەچۆ بواری جێبەجێکردن و ئێستامە لە شاری هەولێر کە چوین سەردانی ئەو شوێنەما کرد کە وتیان زەویمان بۆ دابینکرێ بەداخەوە حتا ئێستا زەویەکەش دابین نەکرایە سیر لەوەیە کە زەوی دابین نەکرایەوە ئێستا سیر دەکەین 2 ساڵ بەسە ماوەکە و کاتەکەی دا تێپەڕ دەبی و حکوومەت زۆر سێرە باسی دابشکردنی زەویش دەکە بەسە فەرمانبەران بۆیە ئەمە سیرمان لەوەی دێ ینی چەندین پرۆژە بەجێدەمینی یاخود بەڵێ کاتە ئەیپرسی زەویەکان بەکوێ گەیشتووە لە کاتێکدا کە ئەو یەکە نیشتە جێبوونانی کە بڕیار بوو بەسەر کرێنشینان و بەسەر کەسانی کەم دەرامەت و هەژاردا داوەش کرێت و ئەوە وەکو بەڕستان باسی لۆ دەکەن تاوکو ئێستا پرۆژەکە هەردەستێکی پێ نەکردووە ئەی پرسی زەوی ئەو زەویانی کە بڕیارە بەسەر فەرمانبەراندا داوەش کرێت ئەو پرسە چی لێ هات؟ بەڵێ دیارە ئەمە لە 2016 و ئەو کات سەرۆکی برێن وەزیری شارەوانی بەڕێزیان نەورۆزخان بوو نەورۆز مەولود بوو ساڵی 2016 و بە بەڵگە بە داتای هەموو دەستگا ڕاگەیاندنەکان کە بڕیاریدا زەوی بەسەر کرێنشینان دابەشکرێ ئەو کات ئێمە لە کۆمەڵک لە کەناڵەکە بەڕێزەکان باسمان کرد کە تەنها قسەیە وەو کات وەش بوو 2016 هەمان بڕیاردرا کە زەوی بەسەر چینی کرێنشینان دابەشکرێ بەداخەوە کە تا ئێستا ئەو زەویە بوونیشینە بوو و پاشان دیار ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری داوە کە زەوی دابشکە بەڵام ئێمە تێڕوانیشی جیاوازمان هەیە لەوەی ئەو جارێک کە حکوومەت دەوێت زەوی دابشکە و زەویانی کە حکوومەت دابشی دەکا ئەمە زەوی فرۆشتنە زەوی دابشکردن نییە بەحقەت چکە و زەویانەی کە دابش دەکرێت لە دەرەوەی شاری هەولێرە بەو بڕەپارەیە بەو قیمەتەی کە دای ناوەدەیدە بە خەڵکی مەسەلەن فەرمانبەر یاخود مەسەلەن هەموو وەزارەتەکان دەگرتەوە و دیارە بڕی ئەو مەتری 5,000 دینار دانراوە واگە تەخمینەی شوێنەکە و مەساحی شوێنەکەی سیرکەی لە دەرەوەی شار لەگەر ئەو بڕەپارەیە هەمان ئەم سەحرەیە ئەمە پێی دەرێن زەوی فرۆشتن و پاشانیش ئەو زەویە کە بە خەڵک دەدرێت لەسەر خەڵکی تاپۆ دەکرێت ئەو خەڵکە دەبی ساڵانە زەریبەی بدا حکوومەت دەکرا کە باز لە دابشکردنی زەوی دەکات دەبی کاتی دیاریکردنی خزمەت گوزاریەکان دابنێ ئێمە ئێستا لە شاری هەولێر کەرتی هەشتی حەسارۆکانمان هەیە و ماوەی 18 ساڵە بەداخەوە تا ئێستا 1 بلۆچی لێدانەدراوە و دوو بڵێن 18 ساڵ 19 ساڵ بەر لە ئێستا دابشکرا بەسە چینی فەرمانبەر دابشکرایە کاتەکە ئەو زەویە دابشکرا لە دەرەوە شاری هەولێر بوو ئێستا ئەو زەویە کەوتۆتە ناوەندی سنتەری شاری هەولێر چکە ماوەی 18 ساڵی بەسەدا تێپەڕیا تو ئێستا کە زەویەک بە خەڵک دەدەی و دەکرێ خزمەت گوزاری ماوەکەی لۆ دیاری بکرێ چونکە ئەو خەڵکە کە زەوی وەردەگری چکە ناویان لێنایە ئەو کەسانی کە سودمەند نەبووینە زەویەکانیان پێدەدرێ یعنی باز لەوەی نەکرا ئەوەی یەکەی نیشتە جێبوون نیە خودت کرێسیە ئەوان دەڵێن ئەو کەسی کە سودمەند نەبووە کە ئەو کەسی سودمەند نەبووە کە خزمەتەکەی 8 ساڵبی واتە فەرمانبەرێکی گەلەگەلک زۆر دەگریتەوە ئێمە تەمەشا دەکەین ناو سنتەری شاری هەولێر هیچ زەویەک نماوە ئەوەی لە پێشتر هەبوو درایتە دەستەوە بەرهێنان یاخود تەخشان و پەخشان کراوە ئەوەی کە ئێستا ئەوان باز دەکەن دابش دەکرێت دەرەوەی شاری هەولێرە دەرەوەی شاری هەولێر تۆگە زەویەکت بە کەسێکدا بۆ بڕەپارەی کە ئێستا ئەو خەڵکە بشکڕی ئەگەر لە حکوومەت شوەری نەگری هەمان ئەم بڕەپارەیە باشە تۆ ئەوەی گرینگە کەی خەدەماتی دەبی کەی خزمەت گوزاری دەبی چکە خەڵکە کە زەویت پێدا لەسرت سەنەت کرد کە کردە تاپۆ ساڵانە ئەو خەڵکە دەبی بڕی 300,000 دینار باجی بداتت واتە حکوومەتی هەرێمی کوردستان بیری لەوە کردەوە زەویانەی دەفرۆشی بەسە خەڵکدا ئەو دابشکردن نییە پاشان ئەم زەویانە کە زەریبە و باز لە خەڵک وەردەگیرێ خۆی لە خۆیدا دەبتە گومرگەک واتە ساڵانە ئەو گومرگە ئیش دەکا و بڕی دیاریکرااو کە بڕەکەی 300,000 دینارە لە مەساحی 200 متری لە خەڵک وەردەگیرێ بۆیە حکوومەت ئەگە دەیەوێ مەسەلەن بەڵێن بدەولەوەی کە زەوی دابشکە کە خەڵکێک ساڵەهای ساڵە فەرمانبەرە یاخود مچەخۆرە زەوی پێ نەدراوە و باشترە کە زەویەکەی دابش دەکەم مژدە بەو خەڵکە بدەکە خزمەت گوزاری دەگا بەو خەڵکەی بەداخۆ تۆگە خەڵکە کرێنشینە تۆگە زەویت پێدا کە توانای نێبی کاتە خانوو تۆ دەوی هاوکاری بیلەوەی کە خزمەت گوزاری بگەینی
و پێدانی زەوی لە ئێستادا بەڕاستی من بە زەوی فرۆشتن ناوی دەبم زەوی دابەش ناکرێ لە بۆی ئەو خەڵکی کە زەوی پێدەدرێ سوودمەند دەبی لە حکوومەت و جارێکی تر ناتوانانی لە حکوومەت سوودمەند بیتەوە پاشان ئەو خەڵکە ئەگە کرێنشین بی ئەگەر قیمەتی زەویەکەی 1500 دلار بی و ئەگە بەو بڕێ بیفرۆشی ئەوە لە حکوومەت سوودمەند بوو هەبە کرێنشینی دەمێتەوە کەواتە دابشکردنی زەوی بەبێ خەدەمات ڕێژەی کرێنشینان کەم ناکاتەوە بەڵکو ڕێژەکەی زیادیش دەکات ئێمە ساڵانە ئەو داتا و ڕێژەی کرێنشینان لە بەرزبوونەوەدا هەمیشە داتا و ڕێژەکانمان داوە بە وەزارەتەکەوە داومانە بە حکوومەت بەلایەنی معنی کە تایبەتن بە پرسی کرێنشینان وەزارەتی ئاوەدانکردنەوەمان هەیە کە هەمیشە ئاگدارمان کردینەوە بەڕاستی داتایەکە مەترسیدارە کە ساڵانە لە بەرزبوونەوەدایە تۆ بێ ئەگە زەوی ئێستا بە خەڵکە بدەی زەوی خەڵک ناکات خاونی یەکەی نیشتە جێبوون تۆگە لەگە زەویەکەی بڕە پارەیەکی وەکو سلفێ عقاربی دێ یاخود خزمەت گوزاری لۆ بگەین ئەو کات خزمەتی چینی کرێنشینان یا کەسی خاوەنی یەکەی نیشتە جێبوون نینە بەڵێ کاتەکە کارزان لەگەڵ زەویەکاندا هیچ خزمەت گوزارێکی دیکە پێشکەش ناکرد بۆ وەکو عقارات وەکو بەڕستان باس لێوە کرد کە لەگەڵ ئەوەی کە زەویەکەش دابشکرا ئەگەر هاتو ئەم کەسە ئەم فەرمانبەرە پارەی نەبێت کە زەویەکە بک بە خانوو کات ئەم هەروکووا بێت کە هیچی وەرەگرت لە کاتێکدا کە زەویەکەش بە هەمان شێواز دەکرێت تاکو ئێستا هیچێکە لە زەویەکان دابشکراوە هیچ فەرمانبەرێک سوودمەند بۆ لەوە تا ئێستا ئەو زەویە تەنها دانراوە کە شوێنەکان دیاریکراوە بۆ خەڵکی بدرێت نەخێر هیچ زەویەک دابەش نەکرایە و ئەو شێوازی ئەو فۆرمەی ئەوان بە لینک بە ئۆنلاین بڵاویان کردوتەوە بۆ فەرمانبەران دیارە وەزارەت بە وەزارەت ئەو کات هەواڵی پێدەدەی ئاگدار دەکرێتەوە لەوەی کە لینکەکە پڕ بکاتەوە بەڵام بەداخەوە ئەو زەویانی کە بە خەڵک دەدرێ و ئایا شوێنەکەی شوێنێکی دوورە دەرەوە شاری هەولێرە یا هەر شار و شارسکویەکبی ناوسەنتەری شارەکان زەوی نمایە بەداخەوە و کات ئەوانە کە زەوی بە خەڵک دەدرێ ئەگە خزمەت گوزاری بوونی نەبی واتە هیچ قیمەتەکی نابی پێدانی ئەو زەویە ئەمە لە پێشتردا یعنی حکوومەتمان ئاگدار کردیتەوە لەوەی کە ئێمە ساڵهای ساڵە و داکۆچی لە مافی کرێنشین دەکەین ناو معاناتی خەڵکی کرێنشین دەگەین و ئاگدارمان کردەوە ئەو ڕێژە لە بەرزبوونەوەدا و پێمان گوتونە چارەسەری کرێنشینان ئەگەر دەتانەوێت چارەسەر بکەم بە دروستکردنی شوقا کێشەی کرێنشینان چارەسەر دەکرێت تۆ ئێستاگە مەسەلەن مەساحەکە 200 مەترە بەو فەرمانبەرەی دەدرێت تۆ ئەگەر چار پارچە زەوی لێک بدەی واتە حەقی چوار فەرمانبەر دەکا 800 مەتر لە مەساحی 800 مەتری تۆ ئەگە شوقە دروست بکەی زیاتر لە 20 خانەوادە لە 20 خێزانی کرێنشین یاخود لە 20 خێزانی فەرمانبەر سوودمەند دەبی ئەو کات بۆ هێنانی خزمەت گوزاری و ئەرکەچی سوک لەسەر حکوومەت دەکەوی لەبەرەوەی حکوومەتی هەرێم ئەگەر خزمەت گوزاری بۆ شوێنێک قەبارەکەی شوقەبی جیاوازە خزمەت گوزاریەکەی کەمترە بەڵام ئەگە بۆ شوێنێک بی کە گەڕەکەبی و مەساحی هەر خانوویەک 200 مەتربی خەدەمات و کولفەی زیاترە بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە کاتێک مەسەلەن باز لە دابشکردنی زەوی دەکە پێویستە کەسێکی پسپۆر شارەزا لە بوارەکەی و وەکو لێژنەک وەکو ئاگدارکردنەوە لە حکوومەت و پێی بڵێ و بەو شێوازەی کەم دەرامەت و کرێنشینان لە یەکەکان سوودمەند دەبن ئەو ڕێژەیە بەرەو بەرزبوونەوە ناچی بەداخەوە ئێمە ئێستا داتامان لەلایە لە شار و شارۆچکەکان بەداخەوە کە دەیڵێم بەڕاستی داتای مەترسیدارن یعنی ئەمە سەرباری ئەوەی کە ساڵانە ئەو ڕێژەیە بەرزبوونەوە دەچی یعنی ئێستا پێت بڵێم ناوسەنتەری شاری هەولێر چەندین کرێنشین بەڕاستی فەزاحەتە چونکە حکوومەتی هەرێمی کوردستان ساڵەهای ساڵە کاری لەسەر کێسی کرێنشینان نەکرد بۆیە ئێمە چەندین جار ئاگدارمان کردینەوە پێدانی زەوی ناتوانیت چارەسەری کێشەکانی کرێنشینەکەم بەداخەوە ساڵانە ئەمە دەبینین ئەو ڕێژێ بەرەو بەرزبوونەوە دەچێت بەڵێ کاکاسدار ئەمە سەبارەت بە زەوی سەبار بووی کە نیشتە جێبوونانی کە بڕیار بوو دروست بکرێت و دروست نەکرا لە کابینی شەشدا بڕیاری دابشکردنی بە هەمان شێوازەکە نیشتە جێبوون درا بەسەر کرێنشینان و هەروە کەم دەرابەتاندا لە سەرەتای ئەم کابینی بڕیاری دابشکردنەکە درا بەڵام تاکو ئێستا بە هەمان شێواز شوقەکان دابش نەکراون دەدەمێت بزانم تو چارەنووسی شوقانە بە کوێ گەیشتووە کوالیتیان تێک نەچووە یاخۆ شوقەکان لە ئێستادا بەردەستن بۆ دابش نەکراوە بەسەر کرێنشینان و کەسانی پێویستە دیارە ئەو شوقانە لە پێشتردا لە 2011 کە بڕیاری دروستکردنی بۆ دراوە بۆ خەڵکی کەم دەرامەت و کرێنشینان ئێمە لە شاری هەولێر و ئەو بڕە کە دیاریکرا لە شاری هەولێر بەسەر چینی کرێنشینان دابش دەکرێت خودت بەسەر چینی کەم دەرامەتان ئێمە لە هەولێر ئێستا شێوازێک شوقەمان هەیە کە تایبەتە بۆ وەزارەتی ئاوەدانکردنەوە و تایبەت بە خەڵکی کرێنشینانیش دروستکرا ژمارەیان 396 یەکەی نیشتە جێبوونە بەداخەوە و دوو جاران لە ماوەی ئەو 11 ساڵەی نۆژەن کرایتەوە و ئێستا پێویستی بە جارێکی تر نۆژەکردنەوە هەیە
یعنی کە بڕەپارەیەکی کەم دێەوە ئێستا دەتوانم ڕێژەکەی دیاریکەم 195 تەواو بووە ینی 105 مایەوە چەند بڕەپارەیەکی کەمی دەوێت بەداخەوە ینی دەکرا حکوومەتی هەرێمی کوردستان تایبەت وەزارەتی ئاوادانکردنەوە و ئەم یەکانە دابش بکە بەسەر چینی کرێنشینان چکە خۆت دەزانێت ئەگەر یەکەک دروستکرا یەکەی نیشتە جێبوونەک دروستکرا وەگە خەڵکەچی لێ نەژیتن ئەم یەکەیە تێک دەچی چونکە هەم زستان هەم گەرمای دەبینی و خەڵکەچی لە ناو ناژی خۆی لە خۆیدا تێک دەچی وە ساڵانە پێویستی بە نۆژەکردنەوەی دەبی بەداخەوە تا ئێستا ئێمە لە شاری هەولێر و ئەو ژمارێک کە دیاریکرا 396 یەکەی نیشتە جێبوونە ماوەی ئەمە تقریبا 12 ساڵ بۆ 13 ساڵ دەستی ئەو یەکانە تەواو کراوە و 195 تاوا کرا 105 ماوە دابشکرێ و وەک دەبینن تا ئێستا دابش نەکراوە اینجا ئێمە زۆرجار خەڵکمان ئاگدار کردو لە کەناڵەکەمەوە پێیان دەڵێن 4 ساڵ جارێک ئەم شقانە بۆ بانگەشەی هەڵبژاردن بەکار بە حەقەتیش وایە یعنی لە 2011 دروست کرایە تا 2024 و چەندین هەڵبژاردن هاتووە بەڵێن بەو خەڵکەی دراوە ئەو یەکە نیشتە جێبوونانە باو خەڵکە بدرێ بەداخەوە دابشیان نەکردووە ئایا ئەم یەکانەدی بۆچی دروستکراوە هی بۆ خەڵک کرێنشینا دروست نەکرایە و دیارە بڕیارەکانی حکوومەت و لە کابینەکانی یەک لە دوای یەک بە تایبەت کابینەی نۆ و زۆر جار بەڵێنراوە و زۆر جار قسەکراوە قسەی باقوبری قەدار کراوە و تیان یەکەی نیشتە جێبوون دروست دەکەین کێشەی کرێنشینان و چارەسەر دەکەی بەداخەوە نەیانتوانیوە و بەقەدەر نوکە دەرزێکی نەیانتوانیوە کێشەی کرێنشینان دابش ما لە پێشتردا لە ساڵانی پێشتردا یەکەی نیشتە جێبوون بۆ کرێنشینان دروست کراوە ئێستا من نەگە بڵێم لە ساڵی 2001 تا ئێستا دوو پرۆژە بۆ کرێنشینان لە شاری هەولێر دروستکراوە یەکە هاناستی بوو خۆی لە 1970 یەکەی نیشتە جێبوون دەگری ئەوەی دووەمیان پرۆژەی گوندی کۆری و بەداخەوە کە پرۆژەکە شکستی خوارد چکە خۆت دەزانی هەر پرۆژێک بۆ خەڵکی کەم دەرامەت کرێنشینان دروست بکرێ و شکست دەخوا لە بۆی بڕیاردرا بۆ 5500 یەکەی نیشتە خێزان دروست بکرێ بەداخەوە و تەنها 1000 یەکەی نیشتە جێبوونی لێ دروستکرێت کە بڕی دیاریکرا و پارە لە خەڵکەکەی وەرگیرا بوو و ئەو کات منەت نەبوو لەسەر حکوومەت برێم پارەی دیاریکراوم نییە یاخود لە قەیرانی دارایی داما هەر خێزانێک بڕی 7000 دلاری لێ وەرگیرا چکە زەوی حکوومەتە و خانوەکان کابی نەبوو کەوات حکوومەت دەیتوانی بۆ بڕە پارەی دروستکە بەداخەوە دیارە ئەمە مەسەن چەندی ساڵە کارمان لەسەوەی کردووە کە حکوومەت دایمەن کە بڕیا لەسەر شێواز و یەکە نیشتە جێبوونەکانی کرێنشینان دەدا دایمەن ئەو پرۆژانە شکست دەخوات چکە هیچ قازانجەک نییە بۆ حکوومەت چکە پرۆژەکە پرۆژێک کرێنشینەی کەم دەرامەتە کەم دەرامەتش ئەو بڕەپارەی لە بەدەست نییە ینی بە حکوومەت بدات چکە ئێستا کۆمەلگا هەیە لە شاری هەولێر مانگانە 3000 دلار لە خەڵک وەرگیرایە ئەم پرۆژانە تەواو دەکرێەوە زوو بە ئامانز دەکە بەڵام بەداخەوە ئەو پرۆژانێک کە بۆ کەم دەرامەتە یاخود بۆ کرێنشینانە دائیمەن و پرۆژانە شکست دەخوا بەداخەوە ینی هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستان لەوەی زیاتر کرێنشینان ماندوونەکە و یاری بەهەستیانەکە بەداخەوە تۆ کاتێک بڕیار دەدەی یەکەی نیشتە جێبوون دروستکەی و لە کۆتاییەکەیدا هیچ نەتیجە چی نابی بۆ یاریکردن باستی کرێنشینان باش نییە بەڵێ کا کارزان هەستە بار بە دۆخی کرێنشینان دەبێت ئەو پرسم ئایا چارەسەرکردنی پرسی موچە ئایا ئەمە چارەسەری کێشەی کرێنشینان دەکات ئێستادا دۆخ و گوزەرانی کرێنشینان چۆنە؟ بەداخەوە ئێمە لە شاری هەولێر چەندین زار ژیانی کرێنشینانمان خستە ڕوو لە ڕێگەی کەناڵە بەڕێزەکان و لە ساڵی 2017 نۆ کەس کە گورچی خۆی فرۆش بوو بۆ پێدانی کرێخان و یعنی وای لێ هات کرێنشینان ژیانێکی ڕوو لە چەند کارێکی ترسناک بکەن بۆ پێدانی کرێخان و وەک دەبینێن کرێنشینمان هەیە ئێستا ماوەی 4 مانگە کرێخانوەکەی نەداوە و لە هێزە ئەمنیەکاندا ینی هێزە ئەمنیەکان وەک دەبینێت چەند مانگەکە بڕی موچەکانیان وەرنەگرتیا وەو کەسە ئەگەر بڕە موچەکەی وەرنەگری هیچ کەسابەتە شینێ ناتوانانی مەسەرەن کەسابەت بکە و بڕەپاری دیاری بکە و مانگانە بیدە بە کرێخان و بەداخەوە وەک دەبینی خەڵکەکە خاوەن خانووە لە شاری هەولێر و دەستخۆشیان لێ دەکەم بەشێکیان کە خۆڕسکانە کەسی باشن و ڕەچاوی دۆخی کرێنشینانیان کردووە لە ئێستا دەکا بڕی موچە لە کاتی خۆیدا نادرێ ئێمە دەستخۆشیان لێ دەکەین بەڕاستی و خۆڕسکانە هاوکار و یارمەتی خەڵکی کرێنشینانیان کردووە خەڵکی کرێنشین بەڕاستی دۆخی زۆر خراپاوە وەک باسیشم کرد کە کرێنشینمان هەیە ماوەی 4 مانگە کریخانوەکەی نەدایەوە زۆر جار کە هانا لە ڕێگای تەلەفۆن کە چ بە سەردانی هانا بۆ کۆمەڵەکەی ئێمە دەینی بەداخەوە و توانای نییە کرێنشینمان هەیە بەقەدەر کریخانوەکەی نەخۆشی درێژخایانی هەیە و مانگانە حەبوو عیلاج بەکاردێنی بەداخەوە حکوومەت دەکرێت ڕەچاوی دۆخی کرێنشینان بکەوە ساڵانەش خۆتان دەزانن ئەو ڕێژێ لە بەرز بوونەوەدایە و هەتا پرۆسەی زەواجیشی بخستووە
یعنی ئێستا زۆر گەنجەیە کە پرۆسی زەواجی پێک نەی ناگەلی پرسی بۆ زەواز ناکەیت وڵی ناتوانم لەبەوەی ناتوانم یەکەی نیشتە جێبووندا بیکەم یعنی تەسەور کە ئێستا لە شاری هەولێر خانوونیە بەکرێ بگری یعنی ئێمە چەندین جار ئەنجومەنی پارێزگای هەولێرمان ئەفۆ ئاگادار کردوەوە کە نرخی کرێخان و دیاری بکەن بەداخەوە یعنی حکوومەت سەرباری ئەوەی کە نەیتوانی وام چێشێکرێن سینیان چارە سەر بکە کە ژیان و بارگوزەرانیان لەو پەڕی خراپیدایە بەڵکو لە توانایدا نەبووە لێژنەیەک پێک بینی نرخی کرێخانوش دیاری بکە خۆت دەبینی کە هاوڵاتێکی یەکزار عەرەب ڕوو لە هەرێمی کوردستان دەکە بە تایبەت شاری هەولێر وەک دەبینی شاری هەولێر شێری بەرکەوتووە لە هێنانی مەسەلەن هاوڵاتی عەرەب بەڕگەزارە ئەوانش کە بڕی کرێخان و بەرز کراوە لە بەرەوان کە ئەوان گیان لێ نییە هەر بڕەپارەیەک بدرێ مەسەلەن مانگانەگەر خانووەکە 500,000 جویلایەن ئاساییە دەیدەن بەداخەوەی مەوەمان لێ هاتووە لە نووسنگەکان خەڵکەکە بۆ گوت خانوو بە کورد نادەم من لامە بە بەڵگە بە سەوت لامە خاوە نووسنگە هەو بۆ گوتیتی من ئەو خانوێ بە کورد نادەم بە عەرەب دەدەم عەرەبە کاتووە مەسەلەن ساڵە خانووەکەی بەکرێ گرتووە کرێ 1 ساڵی داوە بەڵام 3 مانگ لە ناو خانووەکەی بووە و بڕەپارێک کە داوە بڕەپارێکی باش بۆ نووسنگەکە بۆ خاوە خانووەکە بەداخەوە بۆیە ئەمانە هەموو هۆکارە بۆیە ژیانی کرێنشینان لەو پەڕ خراپیدایەوە ئەگەر حکوومەت بە زووترین کات چارەسەری کێشەی کرێنشینان دەکە بەداخەوە ساڵانە و ڕژێ لە بەرزبوونەوەدا دەبێت ئێمە ئێستا ناو سنتەری شاری هەولێر جگە لە قەزا و ناحیەکان 102,000 کرێنشینی فعلیمان هەیە بەداخەوە یعنی ئێستا تو کۆی لێک دێو لە کۆی هەرێمی کوردستان 133 دانیشتوانی هەرێمی کوردستان کرێنشینە بەداخەوە یعنی ئەگەر حکوومەت هەرێمی کوردستان هیچ کات بیر لەوەی نکاتەوە چارەسەری کێشەی کرێنشینان کە ئێوە ڕێژێ بەرز دەبیتەوە ئێستامە سەرباری ئەوەی کە 102,000 کرێنشینمان ناو سنتەری شاری هەولێر هەیە 30,000 عەرەبمان هەیە کرێنشینە لە هەولێر یعنی هەرچەندەمە پەیوەندیمان بە ڕێژەی عەرەب نیە ئایا کرێنشینیانە خۆی ئارەزوومەند بۆ هاتیە لەو شاری دانیشی بەڵام کە 30,000 کرێنشینی لە شاری هەولێر هەیە جگەلەوەی کە ڕێژەکی یەکجار زۆر خانووی کڕێت تاپۆیەکە بەناویتی ئێتەسیل لە کوردەکە دەکە بەڕاستی تۆگە 30,000 عەرەب بێنیشتە جێبوو بە کرێنشین ئێتەسیر دەکا یعنی ئەو کات کوردەکە لە توانای دانیە کریخان و بگری یاخود مەسەلەن نرخەکە لەسەری بەرز دەبیتەوە بەداخەوە بۆیە ئێمە چەند جار باسی ژیانی کرێنشینمان کردێ بە مەترسیداری باسمان کردیا یعنی بە حکوومەتمان ڕاگەیاندیە کاکە کرێنشینان بۆ پێدانی کرێخان و چەند جار کاری ترسناکە هەڵبژاردیە ئایا ئەگە لەسەر حکوومەت نەتوانین ڕێگربی لەم کێشەی بەردەم کرێنشینان باشە ئەدی چێ ڕێگر دەبی بۆیە ینی هەم داتایەکە لە بەرزبوونەوەدا هەم ژیانی کرێنشینان لە مەترسیدایە بەڕاستی ینی مانگانە ناتوانێت لە کاتی دیاریکراوی خۆیدا و بڕەپارە دابین بکرێت زۆر سپاس بۆ زۆر بەڕێز کازدان ڕەسوڵ سەرۆکی لقی هەولێری کۆمەڵی کرێنشینانی کوردستان سپاس بۆ تۆ سپاس بۆی کە لە بانی ئەمریکا کوردستانی لەگەڵ ئێمە ئامادە بوویت.